موژدە بە گوێرەی نووسینی مەتا بەشی چواردا. لەو کاتەدا هێرۆدسی تیترارک ناوبانگی عیسای بیست بە پیاوەکانی وت ئەمە یەحیای لە ئەو هەڵکێشە لە نێو مردوواندا هەڵستاوەتەوە، هێزی پەرزوو لەسەر دەستی ئەو دەکرێت. چونکە هێرۆدس لەبەر هێرۆدیای ژنی فیلیپۆسی برایی یەحیای گرتبوو و پەلبەستی کردبوو خستوبوویە زیندانەوە. چونکە یەحیا پێی دەوت دروست نییە تۆ بیخوازیت، ئەویش دەیویست بیکوژێت، بەڵام لە خەڵکەکە دەترسا چونکە بە پێغەمبەریان دادەنا. لە جەژنی لەدایکبوونی هێرۆدس کچی هێرۆدیا لە ناوەڕاستی میواناندا سەمای کرد و هێرۆدسی دڵخۆش کرد. ئەوە بوو بە سوێندەوە بەڵێنی پێیدا چی حەزی لێبێت بیداتێ. کچەش بە فیتی دایکی وتی لێرە لەسەر سینیەک سەری یەحیای لە ئاو هەڵکێشم بدەرێ. پاشاش دڵگران بوو، بەڵام لەبەر سوێندەکان و میوانەکان فەرمانیدا بیدەنێ. ئینجا ناردی و لە زیندان سەری یەحیا بڕا و سەرەکەی لەسەر سینیەک هێنرا و درایە کچەکە. ئەویش بردیە لای دایکی. قوتابیەکانی هاتن تەرمەکەیان هەڵگرت و ناشتیان. ئینجا هاتن هەواڵیان دایە عیسا. کە عیسا ئەمەی بیست بە تەنها بەرەو شوێنێکی چۆڵ بە بەڵەم ئەوەی بەجێهێشت. کاتێ خەڵک بیستیان لە شارەکانەوە بە پێیان دوای کەوتن. کاتێ لە بەلەم دابەزی حەشاماتێکی بینی، دڵی پێیان سووتا و نەخۆشەکانی ئەوانی چاک کردەوە. کاتێ ئێوارەدا هات قوتابیەکانی هاتنە لای وتیان شوێنەکە چۆڵە و کاتیش درەنگە، خەڵکەکە بەڕێبکە با بڕۆنە گوندەکان و خواردن بۆ خۆیان بکڕن. بەڵام عیسا پێی فەرموون پێویست ناکات بڕۆن، ئێوە خۆتان شتێکیان بدەنێ با بیخۆن. ئەوانیش پێیان وت لێرە لە 5 زنان و 2 ماسی زیاترمان نییە. ئەویش فەرمووی بۆ منی بهێننە ئێرە. فەرمانی بە خەڵکەکەدا لەسەر ژیاکە دانیشن. ئینجا 5 نانەکە و 2 ماسیەکەی هەڵگرت و تەماشای ئاسمانی کرد، سوپاسی خودای کرد و لەتی کردن. ئینجا نانەکانی دایە قوتابیەکان و ئەوانیش دایانە خەڵکەکە. هەموو خواردیان و تێر بوون. پاشان لەو پەلکە نانانەی مایەوە 12 سەبەتەی پڕیان هەڵگرتەوە. نانخۆران نزیکەی 5,000 پیاو بوون، بێزگە لە ژن و منداڵ. یەکسەر قوتابیەکانی ناچار کرد سواری بەلەمەکە بن و پێشخۆی بڕۆنە ئەوبەر تاکو خەڵکەکە بەڕێ دەکات. کاتێ خەڵکەکەی بەڕێ کرد بە تەنها چووە سەر شاخ تاکو نوێژ بکات. کە ئێوارەدا هات لەوێ بە تەنها بوو، بەلەمەکەش ماوەیەکی زۆر لە وشکاییەوە دوور کەوتبووە. شەپۆلەکانیش پیایاندا دەچێشا چونکە بایەکە پێچەوانە بوو. لە 4ەم بەتڵی شەودا عیسا بۆ لایان هات و بەسەر دەریاسەکەدا دەڕۆیشت. کاتێ قوتابیەکان بینیان لەسەر دەریاسەکە دەڕوات شێوان و وتیان ئەمە دێوەزمەیە. لە ترسانیش هاواریان کرد. یەکسەر عیسا قسەی لەگەڵ کردن ورەتان بەرز بێ، ئەوە منم، مەترسن. پەترۆس وەڵامی دایەوە گەورم، ئەگەر تۆی فەرمانم پێ بدە بەسەر ئاوەکەدا بێمەلات. فەرمووی وەرە. پەترۆس لە بەلەمەکە دابەزی و بەسەر ئاوەکەدا ڕۆیشت و بەرەو لای عیسا بەڕێکەوت. کاتێ بینی ڕەشەبایە ترسا و دەستی بە نوقمبوون کرد، هاواری کرد گەورم ڕزگارم بکە. عیساشی یەکسەر دەستی درێژ کرد و گرتیەوە و پێی فەرموو کەم باوەڕ،
بۆچی گومانت کرد کە سەرکەوتنە ناو بەلەمەکە بایەکە وەستا. ئەوانەی لە ناو بەلەمەکە بوون کڕنۆشیان بۆ برد و وتیان بەڕاستی تۆ کوڕی خودایی. کاتێ پەڕینەوە هاتنە خاچی جەنی سارەت، خەڵکی ئاوایی ناسیانەوە، هەواڵیان دا بە ناوچەکانی دەور و بەر و هەموو نەخۆشیەکانیان بۆی هێنا. لێی دەپاڕانەوە تەنها دەست لە چمچی کراسەکەی بدەن. جا هەموو ئەوانەی دەستیان لێیدا چاک بوونەوە.